بەناوی خوای گەورە و میهرەبان سڵاوتان لێ بێم کاتتان باش بینەرانی عزیز و خۆشەویست خۆشحاڵ و بەختەوەرین کە ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم ڕیاز لە پرۆگرامێکی نوێی پەیامی ڕۆژ هاتینەوە خزمەتتان کە ئەمڕۆژ کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاوازمان بۆ ئامادە کردوون بە هیوای ئەوەی کە تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان جێگای سوود و ڕەزامەندی ئێوەی عزیز و خۆشەویست بێت. بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی عزیزی بەرنامەی پەیامی ڕۆژ لە هەرکوێ گەنج جوانترین سڵاوی خواتان لێبێ. سپاس و ستایش بۆ خوای گەورەکە عومری ئەمانەتی پێبەخشین. جارێکی تر لە خزمەتی ئێوەی عزیز و خۆشەویست دابین بۆ پێشکەشکردنی بڕگە و بابەتێکی جیاوازی بەرنامەکەمان. درود و سڵاوی خوا بڕژێ بەسەر گیانی پاکی پێغەمبەری پێشەوا و ڕێپیشاندەر و نوری چامان حەزرەتی محەممەدی کوڕی عەبدوڵڵاه صلی الله علیه وسلم. کاریگەری بازاڕی ئۆنلاین ئەو بازاڕە ئەلکترۆنیە ئۆنلاینی کە یەکەمان لە ڕێوە کاڵاکانمان بەدەستەخەین تەوەری یەکەمی بەرنامەی پەیامی ڕۆژە بێ. دەنگخۆشی و بەهرەی گەنجێکی کورد واتە تەوەری دووەمان تەوەرێکی هونەری دەبێ بە بەشێک لە گۆرانی و سرودەکانی گەنجێکی کورد بەرنامەکە دەڕازێنەوە. تەوەری دووەمی بەرنامەی پەیامی ڕۆژە بێت لەگەڵ کۆمەڵێک زانیاری بەسوود و ڕاپۆرتی جیاواز کە بەرنامەکەیان پێدەڕازێنینەوە. بەڵێ عزیزان سەرەتاش دەچینە لای پێشبینی کەشوهەوای سەرجەم شار و شارچەکانی هەرێمی کوردستان. بەڵێ خۆشەویستان بڕگەی مێژووی ئەمڕۆ بڕگەیەکی ڕۆژانە و بەردەوامی بەرنامەکەمانە با پێکەوە بینەر و وەرگری ئەو زانیاری گرنگانە بین کە لە ڕۆژی 9 حوتی ڕابردووی ئێمەدا ڕوویانداوە بە تایبەتەوانەی کە تایبەتن بە جیهان بەگشتی و جیهانی ئیسلامی و کوردستان بە تایبەتی. 9 حوتی ساڵی 1911 فەرماندەی لێهاتووی ئیسلام تاریقی کوڕی زیادی ئەمازیغی باکووری ئیسپانیای ئەمڕۆی ڕزگار کردو خستیە سەر قەڵەمڕەوی دەوڵەتی ئیسلامیەوە و چەندان وانی نەرمونیانی و مرۆڤدۆستی نیشانی دانیشتوانی ئەو وڵاتەدا و شوێنکەوتوانی ئاینەکانی تریش کە بەردەوام دەچەوسێنرانەوە دەرویەکی خێر و خۆشیان لێکرایەوە و لاستەم و چەوساندنەوە و کۆچپێکردنی بە زۆر ڕزگارکران. تاریخی کوڕی زیاد بە ڕزگارکاری ئەندەلوسی گەورەترین ویلایەتی ئیسلامیش دادەنرێت لە ساڵی 92 کۆچیدا ڕەحمەتی خوای لێبێت. هەروەها بەهۆی ڕۆڵی لە فەتەحکردن و ڕزگارکردنی زۆرترین شوێن و هێنانی بۆ سەر قەڵەمڕەوی ئیسلامی و یەکێک لەو شوێنانە شاخێکی بەرزە بۆیە ئێستا پێی دەوترێت جەبەل تاریق. 9 حوتی ساڵی 1401 تەیموری لەنگ سەرۆکی هێزەکانی مەغۆل و تەتەر لە درێژەی پەلکێشی و داگیرکاریەکانی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهانی ئیسلامی سەرەتای سوپاکەی گەیشتە بەغدادی پایتەختی عێراق و پایتەختی دەوڵەتی عەباسیەکان و داگیری کرد و بەپێی قسەی مێژوونووسانێکی ناوداری وەک ئیبن کەسیر 2 ملیۆن مسلمان لەو شاڵاوەدا شەهید بوون و هەرچی فێرگە و زانزگە و حوجرە و زانکۆ و شوێنی داهێنانی مسلمانان و بەرهەمی شارستانیەتی ئیسلامی و کتێبخانە دەوڵەمەندەکەی دارولخلافەی تێک و پێکدان و هەموویانی سووتاند. بە جۆرێک لە بەشێک لە تەنکاوەکەی ئاوی دیجلەدا ئەسب سوار بەسەر کتێباندا پەڕیوەتەوە و تا نزیکەی 23 ڕۆژ ڕەنگی مرەکەبی کتێبەکان تێکەڵ بە ئاوی دیجلە بووە. هۆکاری ئەو داگیرکاریەش تەنها و تەنها بەرژەوەند پەرستی و خۆشگوزەرانی و خۆشمەشرەبی دەسەڵاتدارانی بەناو ئیسلامی ئەو کاتە بووە و
هیچ ئاگاییەکیان لە جیهاد و کارگێڕی و بەڕێوەبردننی وڵات نەبووە. نوێی حوتی ساڵی 1932 لەدایکبوونی سیاسەتمەداری ئەمریکی دۆناڵد ڕامسفێڵد کە پاشتر بووە وەزیری بەرگری ئەمریکا. نوێی حوتی ساڵی 1983 کۆچی دوایی هونەرمەندی ناوداری کورد حەسەن جەزراوی لە شاری دهۆک. ناوبراو لە ساڵی 1970 لە ناوچەی جەزیرە و بۆتانی باکووری کوردستان لەدایک بووە. بەڵام بەهۆی جەنگی جیهانی یەکەمەوە ناوچەکەی خۆیان بەرەو باشووری کوردستان بەجێ دەهێڵن. ناوبراو لە تەمەنی 10 ساڵیەوە بەهۆی نەخۆشیەوە هەردوو چاوی لەدەست دەدات و نابینا دەبێت. ناوبراو ماوەی 35 ساڵ لە ێزگەی دەنگی کوردی لە بەغدا کاری کردووە و نزیکەی 308 گۆرانی و مەقامی تۆمار کردووە. نوێی حوتی ساڵی 2007 کۆچی دوایی نووسەر و کەسایەتی ئەدەبی و پسپۆڕی بواری زمان و وەرگێڕی لێهاتووی کورد دکتۆر ئەوڕەحمانی حاجی مارف ناوبراو ساڵی 1940 لە شاری سلێمانی لەدایک بووە و زۆربەی تەمەنی بۆ خوێندن لە یەکێتی سۆڤێت ماوەتەوە و بەکالۆرێس و ماستەری لە زمانی ڕووسی و دکتۆرای لە زمانی کوردیدا بەدەستێناوە. لە بواری زمان و ڕێزمان و ڕێنووسی کوردیدا گەورەترین خزمەت و جێپەنجەی دیارە بە بزافی ڕۆشنگەری کوردیەوە. ناوبراو بەدەر لە نووسین و وەرگێڕانی خۆی خاوەنی زیاد لە 10 بەرگی گەورە کتێبە لەسەر زمان و ڕێزمان و ئەدەبی کوردی ڕەحمەتی خوای لێبێت. بینەرانی عزیز و خۆشەویست لە بڕگەی زانیاری ئەسەرنجتان بۆ چەند زانیاریەک ڕادەکێشین کە ئایا زانوتە وریاترین و زیرەکترین ژنی جیهان 5 ماجستەری هەیە و بە شوێن کاردا دەگەڕێت. یەکەم کەس لە ئەوروپا مافی پەنابەری پێدرا ژنێکی ئێرانی بوو. ئیدی دوای ئەوە باس و خواسی مافی پەنابەری هاتە ئاراوە. ئایا زانوتە مرۆڤەکان لە ساڵی 2000کاندا درێژی باڵایان 2 مەتر و تەمەنیان 120 ساڵ بوو و ڕەنگی پێسیان قاوەی و گەنم ڕەنگ بووە. هەر تاڵە موویەکی مرۆڤ تا قورسایی 100 گرەم ئەتوانێت گەشە بکات. درێژترین مووی سەر لە جیهاندا 6 مەترە. چاوی مرۆڤ بەرامبەر بە کامێرایەکی 135 مێگاپێکسڵیە. خێرایی خێراترین جاڵجاڵۆکە 16 کیلۆمەترە لە سەعاتێکدا و لە ئەفریقا دەژین. جۆرێک لە جاڵجاڵۆکەکان توانای بەرزکردنەوەی 300 هێندەی کێشی خۆیان هەیە. توانای ڕاکردنی مرۆڤ کۆتایەکی تا 32 کیلۆمەترە لە سەعاتێکدا. کاتێک سەیری خۆر دەکەیت دیمەنی 8 خولێکی ڕابردوو دەبینی. ساڵانە 3,100,000 مەتری چوارگۆشەدار لە وڵاتی چین لە دروستکردنی دارەکانی نان خواردندا سەرف دەکرێت. گەنجانی هندی خۆشحاڵترین و گەنجانی ژاپۆنیش گۆشەگیرترین گەنجانی جیهانن. خەڵکی فلیپین دەتوانن بە زیاتر لە 1000 شێوەزاری تایبەت بە خۆیان قسە بکەن. گوێچکەکان و لوتی مرۆڤ تاکومردن لە گەشەکردن ناوەستن. زەڕافە زمانی نزیکەی 50 سانتیم درێژە و دەتوانێت لە ڕێزمانیەوە گوێی خۆی پاک بکاتەوە. یەک ڕۆژ لەسەر هەسارەی پلۆتۆ یەکسانە بە ڤیانی هەفتەیەکی سەرزەوی. ماسی تاک و دواساتی ژیانی هەر لە گەشەکردندایە. ئایا زانیوتە زۆرینەی ڤیتامین سی لە پرتەقاڵ دەکەوێتە توێکڵەکەی؟ ئایا زانیوتە دراوی کاغەز لە کاغەز دروست نەکراوە بەڵکو لە لۆکە دروست کراوە؟ ئایا زانیوتە تەمەنی سوودبەخشی مرۆڤەکان لە ناولەپی دەستیان نووسراوە لە دەستی ڕاست 18 و لە دەستی چاپ 81 کاتێکیش لە یەکەم دەکەیتەوە دەکاتە 63 ساڵ و تەمەنی پیرۆز و با بەرەکەتی پێغەمبەری ئیسلامیش درودی خوای لەسەر بێت 63 ساڵ بوو. دەست خۆش بە شەیدا دەگوترێم 1970 دەکاتە 99 ژمارەی ناوەکانی خوای گەورە. ئەوەش باو زانیارە بۆ تۆش زیاد بکەم. بەڵێ خۆشەویستان، وەگاماژەمان پێکرد تەوەری یەکەمی بەرنامەی پەیامی ڕۆژ قسەکردنە لەسەر کاریگەری و کاریگەری ئیجابی و سلبیەکانی بازاڕی ئۆنلاین کە ئێستا هەر یەکێکمان لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکە دەچینە نێو فەیسبووکەوە بەدەیان پەیجی ئەلکترۆنی وەکۆڵێ بۆ فرۆشتنی کاڵا جیاوازەکان هەر لە دەرمان و کەرەستە تەندروستیەکانەوە تا جلوبەرگ و تا تەنانەت خۆراک و زۆر شتی دیکەش دێنە بەرچاومان.
کە لە ڕێی گەیاندنەوە واتە بەبێ ئەوەی شوێنێکی دیاریکراویان هەبێت لە ڕێی پەیوەندیەکی تەلەفۆنیان نامە ناردن بۆ پیج دەتوانێت ئەو کاڵایە لە هەر شوێنێکی ئەم کوردستانە تەنان زۆر جارێستا لە ڕێی کۆمەڵی ماڵپەڕی وەکو ئەمازۆنیشەوە لە وڵاتانی جیهانیشەوە شت دێتە کوردستان و دەنێردرێت. ئایا ئەمە تەنها لە ڕووی ئابووری و کۆمەڵایەتیەوە چ کاریگەریەکی لەسەر تاک و خێزان و کۆمەڵگە هەیەەوە؟ ئایا تەنها کاریگەریەکەی کاریگەریەکی ئیجابی و باشە یا کاریگەری سلبی و خراپیشی لێ دەکرێتەوە؟ بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم پرسە و کاریگەری بازاڕی ئۆنلاین میوانداری زۆر بەڕێز دکتۆر محەممەد خالید مامۆستای زانکۆمان کردووە کە لە ئستۆدیۆکانمان لە شاری هەولێرە و میوانی تەوریەکەمی بەرنامەی پەیامی ڕۆژە بێ. دکتۆر محەممەد خالید سڵاوی خوارد لێبێ، زۆر سپاس بۆ ئامادەبوونت. سەرەتا با بپرسم سەرهەڵدانی ئەم جۆرە لە بازاڕە ئەلکترۆنیە یان ئەو بازاڕ ئۆنلاینی کە ناوی بەسەردا سەپێنراوە مێژوەکەی لە کووردا بۆ کە یەگەڕێتەوە ئەو هۆکارانەی کە ئەم بازاڕە لە پێناویە هاتە بوون چی بوون ئەو هۆکارانە؟ صلاة خير جورتنا سبيل بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله اللهم افتح لنا باب رحمتك وألحقنا بالصالحين دیارە بابەتێکی سەردەمیانەیە کە بابەتێکی کە تازە هایتەکە لە پاش ئەوەی کاگەر بێت و ئەم بابەتە پەیوەندی بە خودی بازرگانی ئەلکترۆنی هەیە. ئەو بازاڕی ئەلکترۆنی ئەگەر بێت و پێناسەیەکی بکەین بریتە مامەڵکردنیەکی بازرگانی بەهۆی پەیوەندی کۆمەڵایەتی بەهۆی پەیوەندیە ئەلکترۆنیەکەیان بەهۆی ئەو تەکنۆلۆژیای ئێستاکە هەیە. ئەگەر بێت و بیگەڕێنەوە ساڵی چەند ئەم بابەتە سەری هەڵداوە لە پاشەوە ئەگەر بێت و لە ئەو کتابانەی کە باسی تیجاری ئەلکترۆنی دەکەین بازرگانی ئەلکترۆنی دەکەن کە لە ساڵی هەفتەیەکان لە پاشەوەی کە چەند شۆڕشێکمان هەیە گەر شۆڕشی کشتتوکال لە دوای شۆڕشی سناعیمان هەیە لە دوای شۆڕشی معلوماتی کە لە ساڵی هەفتەیەکان لەو سەدەی 20 کۆتایی سەدەی 20 دەستی پێکردووە کە لەلایەن دەوڵەتی ئەمریکا کە لە ساڵی هەفتەیەکان وەکو مؤسسەیەکی تایبەتی هەیە مؤسسەیە پێدرێت هەیئەت القومیە للعلوم کە هەیئەیەکی تایبەتی زانستیە لە بۆ هەیئەیەکی تایبەتی نەتەوەیی زانستیە کە دەربارەی کە ئەو تەتەوڕە توێژینەوە لەسەر شتەکان دەکات کە لە پاشەوەی لە ساڵی هەفتەیەکان کە ئەو شەبەکەی معلوماتیان داناوە لە پاشەوەی ساڵی 1995دا کردیانە قیتاعی خاص کاتێک کە قیتاعی عام بوو کە بەو شێوەیە کە پەرشوبڵاو نەبوو کە خەڵک هەموو خەڵکێکی ئاسایی بەتوانی بەکاری بێنی کە شەبەکەی معلومات بەڵام لە پاش ئەوەی لە ساڵی 1995 و کە لە نۆهاتەکاندا کە کرا قیتاعی خاص کە برێوێکی زۆری پێدرا ئێنجا کە بازرگانی تیجاری هاتەکایەوە ئەوش کە ضرورەتێکی ئێستا کە لە بۆ ئەوەی کارەکان ئاسانتر بکرێن چکە بەڕاستی کە خەڵک کە ژمارەی خەڵک زۆر بووە کە بۆ ئەوەی پەیوەندیەکانیش دەبی خێراتر بن ئەگەر پەیوەندەکان خێراتر نەبن لەوانەیە بتە هۆی ئەوەی کە چەندەها کەموکوڕی دروست بی لە ژیانی مرۆڤایەتی کە ئەم زۆرە بازرگانی بوویتە هۆی ئەوەی زۆری فراغەکان پڕ بکاتەوە کە بە شێوەیەکی تەقلیدی ئێستا کە بازرگانی ناکرێت بە شێوەیەکی معلوماتی بە شێوەیەکی تەکنۆلۆژی کە شێوەیەکی خێرای هەیە کە خێرایەکە کاتودوانی بە شێوەیەکی زۆر و ئاسانی لە مەبرێن وەکو پێجی ئەمەزۆن دواز کرد کە چەندەها یان ئەگەر بێت و تیزارە بینی شەریکەکان یان تیزارەی بەنگەکان یان تیزارە بینی دەوڵەتەکان کە هەمووی لەسەر ئەساسی بازرگانیەکی تیجاری و ئەلکترۆنی دەکرێت کە ئەوش کارەکەی زۆر ئاسان کردێت. ئەگەر بێت و بگەڕێنەوە سەر هەرێمی کوردستان ئەگەر تەمەشا بکەین هەرێمی کوردستانی دوور نەبووە لەو بابەتە چونکە بەڕاستی ئەو کرانەوەی لە هەرێمی کوردستان کراوە کە یەک لەو بابەتانەی کە بەهۆی ئەو کرانەوەش کە کاریگەریش تەواو هەیە لەسەر کرانەوەی لە ڕووی بازرگانی و هەڕۆری کۆمەڵایەتی و هەڕۆری چەندەها ڕوویتمان هەیە کە هەرێمی کوردستان کرایەوە لەو بابەتانش کە کرانەوەی بازرگانیە کە ئەو کرانەوەی بازرگانیە کە هەرێمی کوردستان بازرگانیەکی توندوتۆڵی هەیە لەگەر هەموو وڵاتانی جیهان ئینجا بازرگانیەکە لەسەر ئاستی حکومی بی یان لەسەر ئاستی ئەو شەریکە ناوەخوانایی کە غێر حکومیە کە لەگەر دەرەوەی دەکەن ئەوش بە هەمان شێوە کە بەڵێ ببوورە بوونی بازاڕی ئۆنلاین لە ئێستادا بۆ کۆمەڵگای کوردی بەڕێزت بە ضرورەتی دەزانیت؟ ئێمە باسی خودی ئەگەر بێت و لە ڕوانگەیەکی کۆمەڵایەتی و هەر ڕوانگەیەک باز بکەین بەڵێ ئەگەر بێت و هەروە لە ڕوانگەیەکی بازرگانیش تەماشای بکەین بەڵێ کۆمەڵگەی کوردواری زۆر پێویستی بەو بازرگانیکردنە هەیە چونکە گەر بێت ئەو شتانی ئێستا کە هەمووی دێن لەم ڕێگایانە دێن کە کەسی کۆمپانیەکی دیاریکراوی هەیە ڕاستەوخۆ کە بە شێوەیەک لە شێوەکان کە
کە بەواستەی پەیوەندی تەکنۆلۆژی دەتوانی داوای شتەکان کۆشتەکان بەخۆی ناچی زۆر بە ئاسانی شتەکان دەکاتە جێ کە کاتی لە بۆ دەگەڕێتەوە وەختی لە بۆ دەگەڕێتەوە هەروە پارەی کەمتریش سرف دەکاو کەواتە سوودی زیاتر و شتەکانی زیاتر دەگەنێت دەتوانی کە تەمویلی چ بکە ئەو داخوازیانی کە مستەهلیک پێویستە لە هەرێمی کوردستان توانێت زۆر بە ئاسانی دەستەبەری بکەین. کە شتێکی گرنگ هەیە کە ئەگەر بێت و لە بواری فقی ئیسلامیشدا باسی بکەین کە زۆر زار هەیە کە ئێمە باسی خودی بابەتێک دەکەین ئەو بابەتە کە بریتە لە کڕین و فرۆشن ئەگەر بگەڕینەوە سەر قورئان فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەروەها فقی ئیسلامی کتوبەکاندا کە دەتوانین زێگای ئەو جۆرە بازرگانی بکەینەوە زۆر بە ئاسانی. یەکەم شت کە خوای پەروەردگار کاتی باسی یا ئەیوهەلەذینە ئامەنوا لا تأکلوا ئەموالەکم بەینەکم بالباطل کەواتە بنچینەیەکی سەرەکی دانایە کە هەر کارێک بتە هۆی ئەوەی سەرۆت و سامانی خەڵک بخۆی بە شێوەیەکی ناڕەوە ئەوە دەبتە هۆی حرامی. بەڵام خوای پەروەردگار هەر لەم ئاەتە باسی خودی تیجارەت کردیان. ئایا ئەو جۆرە تیجارەتە ئەو جۆرە مامەڵەکردنەی کە ئێستاکە هەیە پێوەرسی ئەمە بەڕاستی ئەگەر بێت و بنچینەیەکی سەرەکی لە بۆ هەم پێوەرەکانی هەموو گرێبەستەکان دابنین کە زۆر باسی غەڕە دەکەن هەروە جەهالەت تێدا نەبی هەر فێریش تێدا نەبی. ئەگەر بێت و هەر مامەڵەیەک دوور بووی لەو سێشتانە کە دەتوانین بە دروست و چاچی دابنێ. ئەگەر بێت و ئێستا کە تەماشا بکەین کە لە هەرێمی کوردستان چەندەها پێیجی کۆمەڵایەتیمان هەیە ئەو پێنجیانەی کە وەکو فەیسبوک و ئینستاگرام و چەندەها شتی لە خەڵک بەکاردێن لە بۆ تیجارەتکردن خەڵک بەکاردێن لە بۆ تیجارەتکردن کە خودی شتەکە عرض دەکەم کە خودی شتەکە عرض دەکەین اینجا عرضکردنەکە بە شێوەیە کە مواصفاتی دەبی کامل تێدا بنووسی کە بەو شێوەی کە شتەکە عرض بکە کە هەموو صیفەتەکانی تێدا نابی فێڵی تێدابی نابی غەڕەی تێدابی. بەڵێ دکتۆر بەکەواتە پرسیارە بکەم کاریگەری بازاڕی ئۆنلاین بەسەر کۆمەڵگە و بەسەر تاکەوە ئایا کاریگەریەکی بۆ من لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی تەندروستیەوە کاریگەریەکی سەرف ئیجابی و باش و لە 100% پێرفێکت و ئەوەیە یان بۆونە کاریگەری سلبیشی هەیە کامیان زیاترە و ئەگەر پێمان بڵێ کاریگەریە ئیجابی و سلبیەکانی بازاڕی ئۆنلاین لەسەر کۆمەڵگە چیە لەو بوارانەی کە ئاماژەم پێکرد؟ بەڵێ ئەگەر بێت و بە شێوەیەکی دروست و ینی بە چاودێریکردن بەکار بهێنرێ ئەوە حتمما سوودی زیاتر دەبی سوودەکەی زۆر زیاترە لە زیانەکانی. بەڵام ئەگەر بێت و بەبێ ڕقابە بەبێ چاودێری کە چاودێری لەلایەن دەستگایش تایبەتی بەڕاستی چووکە زاروێ دەبتە هۆی یەک لە هۆیەکان کە خەڵک فێڵ لە خەڵک دەکرێت کەواتە لە ڕووی ئابووری بەخۆی ئەسڵدا سوودێکی تەواوی هەیە کە ئێستا کە خاڵسەتەن کە کۆمەڵە گەنجێکمان هەیە بەڕاستی لەبەر ئەوەی دامەزراندن نیە ئەو کۆمەڵە گەنجە بەواسطەی ئەو ئۆنلاینە کە لەوانەیە پارەیەکی کەمیان هەیە بۆ پارە کەمە دەتوانن بە شێوەی ئۆنلاین شتەکان بفرۆشن هەیە کتێب دەفرۆشی هەیە جلد دەفرۆشی هەیە سەعات دەفرۆشی دەتوانن ئەو فەراغە بێ ئیشەی لە بەخۆیان پڕ بکەنەوە کەواتە لە بۆ پڕکردنەوەی بەتاڵە بێ ئیشی سوودێکی هەیە. بەڵام لە هەمان کاتێشدا ئەگەر بێت و حتمما هەموو شتێک ئەگەر بێت و بگەڕێنەوە سەر خودی قورئان کاتی خوای پەروەردگار باسی خودی عەرق دەکا خەمر دەکا دەرێ ئیثمیش تێدا مەنافعش تێدا بەڵام لە پاشەوەی دێ ئیثمەکەی زیاترە لە منافعەکەی بۆی حرام. دکتۆر ئەو بازاڕە ئۆنلاینە یا ئەو پەیجە ئەلکترۆنیانەی کە بوونەتە ساختکەرەوەی کاڵا و شتومەکەکانی ڕۆژانەیە ئێمە جلیان دەکرین ئەو بەرپرسیارەتیە یاسایی و ئەخلاقیە کامەیە کە لە ئەگەری توشبوونی تاکێک بە خراپی کوالێتیەکە یا بۆونە ئێمە کە زۆر جار دەرمانێک گۆشتێک میوەیەک ئەگەر بزانین بۆتەوەی ژێرایی بوونمان لیژنەکانی قایم قامەت و تەندروستی کە مۆڵەتیان بۆ دوکاندا و مەکانێکی دەتوان لێ پێچینەوە بکەن بەڵام لە ئەگەرێکی وادا بازاڕی ئۆنلاین و پەیجە ئەلکترۆنیەکان چه بەرپرسیارەتێکی ئەخلاقی و یاساییانەکەوێتە سەرشان؟ ئێستا کاتاکو ئێستاکە وەکو یەک لەو شتانەی کە لەو شتە ترسناکانەی بەڕاستی کە لە بازرگانی ئەلکترۆنی دەکرێت بریتە لە خودی کە خودی چاودێری نەکردن ناتوانانی بەڕاستی چاودێری ئەو پێجانە بکەیت خاستنەوە پێجانێ بەڕاستی کە پێژی گەورە نینە زۆر جار هەیە هەندێک پێجمان هەیە پێجێکی بازرگانی وەکو ئێستا ئەمەزۆن دەتوانی مامەڵەی لەگەر بکەیت دەتوانی شتەکەش بنێت دەتوانی داواشی لەسەر بنووسی بەڵام هەندێک پێجی خۆماڵیمان هەیە بۆ نمونە کەسێک خودی پێجێکی دانەوە تەنها بۆ ساختکردنەوەی کاڵایەکان لە پاشەوەی شوێنێکی دیاریکراویشین لەوانەی کەسەکانیش نەزانراوە بەڕاستی ئەمە ناتوانین لە ڕووی یاسایش چۆن مامەڵەی لەگەر بکەین و ئایا داوای چۆن لەسەر بنووسین بۆیە دەبی خودی ئەو کەسانە کە ناسراون
کە بابنێ ئەو کەسەی دەیهوەیە کە تیزارەت دەکە تیزارە بە شێوە ئۆنلاین بکە لەلایەن حکوومەتدا ڕێگا پێدراو بێ کە شتێکی چۆن ئێستا کە دوکانمان هەیە چۆن ئێستا سوپەرمارکێتمان هەیە چۆن ئێستا کە چەندهشتی شوێنی تایبەتمان هەیە لەلایەن حکوومەت کە مۆڵەتیان پێدرێ بە هەمان شێوە ئەو شوێنانەی کە بە شێوەی ئۆنلاین و مامەڵە بکەن دەبێت لەلایەن حکوومەتدا سەرپەرشتیار بکرێن چاودێری بکرێن هەروەها ئیجازەیەشیان بدەنێ کە ئەوەش بەڕاستی هێتا ئێستاکە بۆ شێوە جێبەجێ نەکرێت بۆی پێویستمان بە یاسایە یاسایەکی تایبەت هەبی وەکو دەبین ئێستا کە زۆر دەوڵەتان چێ یاسای تایبەتیان هەیە قانون المعاملات الئلکترۆنیە باسی خودی ئەو یاسایەکی مامەڵەکردنی ئەلکترۆنی کە باز دەکە کەسۆنیە دەبی ڕێک بخسرێ بە شێوێک بێچێ ئەو مافەی هەیە چۆن دەست پێ بکەوە لە پاش لێ ڕێنمایی دەربچێ حکومەت ڕێنمایی دەربکەم ئایا ئەو پێژانەی دەیان هەوێ کە بە شێوێ ئۆنلاین کار بکەن بە شێوەیەک و بە شێوەیەک نەبێت بەڵێ زۆر باشەکە دکتۆر ئایا ئەگەر تاکێک بێت لە ڕێگەی بازاڕی ئۆنلاینەوە شتێک بکرێت یان کاڵایەک جاوا بکات ئایا نرخەکەی گرانتر نابێت بە بەراورد بە بازاڕی ئاسایی بەوەی کە خۆی بڕوات و لە بازار بیکرێت و هەروەها کاڵاکە پێ ئەچێت کاڵایەکی ساختە بێ وەکو ئەوەی نەبێ ئەو نمونەیە نەبێت کە خۆی دیاری کردو بەڵام تۆ کە ئەچیتە بازاڕێکی یاسایی دەبینی کە شتەکە خۆت بە چاوی خۆ دەیبینی ئەبینی کە تا چەندە ئەم شتە باشە سوودی لێ ئەبینیت ئەمە ئایا هەم لە ڕووی زیانەوە زیان بە تاک ناگەێنێت و هەروەها لە ڕووی نرخیشەوە نرخی زۆر نابێت لە چاو بازاڕی ئاساییە ئەگەر بێت و ینی بە شێوەیەک لە شێوەکە ڕێگای ئۆنلاین ببتەوە هۆی پێشبڕچێ لە بینی خەڵکەکان یەک لە شتانی کە بەڕاستی سوودی هەبوونی بازرگانی بە شێوەی ئۆنلاین دەبتەوە هۆی نرخەکان دادەبەزی بە پێچەوان ینی زۆر کە سێدرری نرخەکان بەرز دەبتەوە نرخەکان دەبتەوە هۆی دابەزی نرخەکان عینە ئەگەر بێت و چەندەها پێژیمان هەبی ئەو پێجانە بابرین باسی کاڵایەکی دیاری کرا کاڵایەکی دیار با کاڵای ئەلکترۆنی کە عرض بکەن چەند شەریکەیەکمان ئەو شەریکانە لە پاش ئەوەی دەبینی هەر شەریکەیەک چونکە سعرەکانی دیار دەکە دەبتەوە هۆی ئەوەی کە سعرەکە دابەزی ئەسڵ وایە سعر بێتە خوارێ نەک سعرەکە بە شێوەیەک لە شێوەکان کە بەرز بێ بتەوە ئەگەر بێت و چەندەها شەریکەمان هەیە دەبتەوە هۆی منافەسەکردن ئەو منافەسەکردن دەبتەوە هۆی دابەزاندی چونکە عرض زیاد دەبی کە عرض زیاد بوو کە زیاد بۆ ڕاستەوە خۆچیە سعرەکەی دێتە خوارێ بەڵام ئەگەر بێت و تەماشا بکەین لە ئێستا کە لە هەرمی کوردستان زۆر جار هەیە خەڵکەکە بۆ ئەوی بەکاردهێنی کە سعرەکەی زیاترێت چونکە بەڕاستێت و کاتێک لەو ئۆنلاینە خاستن لەو پێیجی فێسبوک و ئانە کاتێک ئەو پێژانە جێگای ئەعتیماد نینە کە زێوەی ئەعتیمادی لەسەر ناکەی کە خەڵکەکە بە شێوەیەک لە شێوەکان سعرەکەی لەوانەیە گرانتر بی یان ئەگەر بێت و ئەو مواصفاتەی کە کاتێک نووسیتی بەڕاستی دەبی مواصفاتەکە یەک لەو شتانەی کە ئێمە لە شریعەتی ئیسلامی باز دەکەین کە فرۆشتن بە وەصف کە تو هێستا شتەکە نێتی بەڵام خودی کەسەکە دێ وەصف لە بۆ دەکە شتەکە بەو شێوە بەو شێوە هەموو صفەتەکانی باز دەکا ئەم عەقدە دەتوانی کەسەکە گەر بێت و شتەکەی دیت خودی شتەکەی دیت دەبی دەتوانی ڕەفزی بکاتەوە دەتوانی بێڵێ کاکە من بۆ شتە ڕازی نیمە لەبەر ئەوێ تۆ لە پێجەکەی خۆت بۆ شتەی بەو شێوە بۆ سیفەتانی عرض کرد ببوورەکە دکتۆر بەڵام زۆر کات دکتۆر ببوورە بەڵام زۆر کات کە داوای کاڵایەکەکەیت ئەگەر وەکو خۆی نەبێت توانای گەڕانەوەت نییە یان ناتوانانی پەشیمان بیتەوە بڵێ من ئەم کاڵایم ناوێت لە زۆربەی پێیجەکانە ئەم حاڵەتە هەیە کەواتە ئەگەر من بێت و ببوورە ئەگەر من بێت و لە ڕێی ئەنیستاگرامەوە بێت یان لە ڕێی فەیسبوکەوە بۆ نمونە حیجابێکیان عەزێک پەخشەکەن کە کوالیتێکی زۆر بەرز قماشێکی زۆر باشیە بەڵام کە داوایەکەم و ئەگاتە دەسم دوجار وانە ئایا ئەمە حرام دەبێت یان نە بەڵێ ئەگەر بێت و خودی ئەو سیفەتانەی باز کرد لە پاشوێ پێت گەیشت ئەم سیفەتانی تێدا نەما چونکە گەر بێت سیفەتەکانی تێدا بوو لە بۆت ڕەتکردنەوەی نییە چونکە داوات کردەوە هەمان سیفەی تێدا هەمان کاڵەیە ئەوە بۆت نییە ڕەتکەوێت چونکە تو قبوڵت کردیا بەڵام ئەگەر بێت و ئەم سیفەتانی سیفەتی کەمتری تێدا بوو دەتوانی داوای بکەی برێ کەمترم بۆ حساب کە دەتوانی داوای بکەی کاکە من نامووی لەبەر ئەوەی چی لەبەر ئەوە سیفەتانی تێدا نییە بەڕاستی ئەو مەرجەش لەلایەن ئەو کەسانەی کە بە شێوەی ئۆنلاین کڕین و فرۆشن دەکەن مەرجێک کە دابنێن توانی ڕەتکردنەوەی نییە ئەو بەیعەکە ڕاستەخۆ چونکە نابی بەڕاستی لە ناو بەیعدا شەرتی شەبی نابی دووشت کۆبتەوە لە ناو بەیعدا بەیع و شەرت کە یەک لەوانە عولەما کە پێغەمبەر صلی الله علیه وسلم نەی کردێ کە بەیع و شەرت بەیع لەگە فرۆشتن و لەگە مەرزدان لە ناو کڕین و فرۆشنەکە مەرز دابنێ من ئەو شتە پێ دەفرۆشم بە وەصف نابی بە هیچ شێوەیەک ڕەتی بکەوە هێشتا من نەمدیتی ئایا وەصفانی تێدا ئەوە هەر بەخۆی دەرگایەکە لە بۆ ئەوی فێڵکردن لە بۆ خەڵک کەواتە کەسەکە هەر لە بیدایەتدا نیەتی وایە ئەو کاڵایە ساغ بکاتەوە بەسەر بەرامبەرەکەیدا بە هیچ شێوەیەک مەجای نادا
کە ئەو کاڵای ڕەت کاتەوە بە هەموو شێوێک ئەو زۆرە مامەڵەکردنی استغلالکردنی تێدا غەشی تێدا غەڕەری تێدا کە دەبتە هۆی ئەوەی ئەو کەسە تووشی حەڕەم خواردن ببێت بۆی پێویستە ئەو کەسانش کە ئەم کاڵایان دەکرێت بەڕاستی هزرێکی وان هەبی ئەو ئەگەر بێت و کەسێک مەرزی ئەوەی دانابوو بە هیچ شێوێک ناتوانانی ڕەتی بکەوە با لەو زۆرە کەسانە بەڕاستی شت نەکڕن چونکە فێڵ یان لێ دەکرێت تاکیل بە. زۆر باشە دکتۆر بەشێک کاتێک ئێمە بەشێ لەو پەیجانە دەبینین پەیوەستە بە بابەت و کاڵا تەندروستیەکانەوە ئایا دژە ئارەقێک بێ خۆزەعیفکردنێک بێ نازان بەرزکردنەوەی کێش بێ کۆمەڵ شتی کیمیایی هەن بۆ پێست ینی نامەوێت ئەو شتانە بڵێم کە پەیجەکان ڕیکلامی بۆ دەکەن بەداخەوە کە ئێستا پڕ بووە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک ئایا تا چەند ئەمە شتێکی تەندروستە کە لە هیچ کۆمەڵگەیەکە بەبێ وەرەقەی پزیشک ناکرێت تۆ تەنانەت حەبێکی هەڵەوەی هەڵامەتیش بخۆ یا شروع بێ بۆ منداڵەکەت بەریتەوە بەبێ ئەوەی کە پزیشکی پسپۆر بیبینێ خواردنی کۆمەڵێشتی کیمیاییت بۆ بەهێزکردن و نازانم لابردنی پەڵەی دەم و چاو و خۆقەڵەوکردن و خۆزاییفکردن و ئارەقەی بنباڵ و کۆمەڵێشتی دیکە تا چەند ئەمە شتێکی تەندروستە کە ئەم پەیجانە دەستیانداوەتێ و خەڵکێکی زۆریش خواستی لەسەر ئەو شتانە هەیە و لە ڕێی ئۆنلاینەوە داوایەکە. ڕاستی ئەو بابەتە چەندە بابەتێکی تەندروستیە کە بەڵاوەکەی دەگەڕێتەوە سەر ئێمە بەڕاستی باسی خودی تیزارەت دەکەین بە تیزارەتی ئۆنلاین کە گەر بێت تیزارەتی ئۆنلاین هەموو شتێک دەتوانانی بفرۆشی بەڵام پێویستی بە چاودێریە پێویستی بەسەر بەڵام ئەو چاودێری ئێستا کە جەنابەت باس کرد هیچ شێوەیەک چاودێری لەسەر هیچ کاڵایەک نییە کەواتە لەوانەی کە زۆر خەتەرناکە مەبەستی کە مەسلەی دەرمان و هەر ئەو بابەتانێک کە پەیوەندی بە خودی تەندروستی مرۆڤ هەیە بەڕاستی ئەوانە دەبی هەمووی لەلایەن پسپۆری دکتۆری تایبەتی بەڕاستی بدرێتە بە کەسەکان وەکو ئەگەر بێت و بە شێوێکی منطقی فکر بکەینەوە ناکرێت تۆ دەرمان بە شێوێکی ئۆنلاین داوا بکەین منە کە گەر بێت و دەرمانێک بە شێوێکی ئۆنلاین بکەواتە دەتوانم داوای هەموو دەرمانێکم هەندێک دەرمان هەیە بەڕاستی کارەساتە بە شێوەی ئۆنلاین بفرۆشێ دەبێتەوە هۆی دروستبوونی چەندەها کە کێشەی کۆمەڵایەتی بەڕاستی کەواتە پێویستە کە ئێمە باسی خودی تەریقی ئۆنلاین دەکەین کە پێویستە حکومەت چاودێری بکە کە بە هیچ شێوەیەک ڕێگانەکە هەتاکو وەگە بێت و چاودێری پێ ناکرێت پێویستە ڕێگا بگرێت لەو کەسانی کە مامەڵەکردن بە دەرمان دەکە بە شێوەی ئۆنلاین چکە وەکو بە ڕێز باس کرد بە هیچ شێوەیەک بە شێوەی ئۆنلاین کە دەبتە هۆی دروستبوونی کارەساتی تەندروستی و کارەساتی کۆمەڵایەتی کەمەش کە زەرێکی زۆر لە خودی بەرژەوەندی گشتی خەڵکەکەمان دەدا کە تەنها کۆمەڵە کەسێک قازان دەکەن کە ئەوانیش بەڕاستی لەسەر حیسابی خەڵکە بۆیە دەبی حکومەت پێداچوونەوە بۆ پێجانە بکە کە پێیجەکان کە ئێستا کە کاڵای احتیادی دەفرۆشی جلک دەفرۆشی کێشەی تێدا نیە هەروەها کە بێت شتێکی ئەلکترۆنی دەفرۆشی کێشەی تێدا نیە بەڵام خودی چاودێریش نەبی بەڵام ئەگەر بە خودی بێت و دەرمانبی ئەگەر بێت و چاودێری نەبی کەواتە هەموو کەسێک دەتوانانی منداڵێکی دەتوانی ئەم دەرمانە بکڕێت کە دەرمانەکە لەوانەیە کارێکی خراپی هەبی وەکو باس کرد پەلە لە بردن کە ئەوە پێویستە پسپۆری تایبەتی خۆی بینی کە پەیوەندی بە پێستە ناتوانانی تۆ لە تەنها بە ئۆنلاین تەنها دیعایەکی تایبەتی نووستی ئەو پێستی بۆ شێوی لێ دەکە پێستی بۆ شی لێت چێ دەری ئەو دەرمانە لە بۆ پێستی تو خراپ نییە یان ئەو لەکەی تۆ هەیت و بەو دەرمانە دەڕۆ بۆی پێویستە ئەمە هەموو دەگەڕێت و بۆ ڕەشنبیری تەندروستی تاک کە بەڕاستی پێویستە تاک خۆی بەخۆی فکر بکاتەوە بەخۆی هزری هەبی کە بە هیچ شێوەیەک ئەو زۆرەشتانە لە بە ڕێگای ئۆنلاین نەکرێت چون کە زەرێرێکی تەندروستی زۆر باشە دکتۆر لە کاتێکە بەهۆی بازاڕی ئازادەیە ئەو بازاڕە حڕی کە هەیە لە کۆمەڵگەی ئێمەدا بازاڕی ئۆنلاینی ژرجەی بۆتەوە واتە پەیجە ئەلکترۆنیەکان لە ئەگەری وادا کە ئێستا پەیجەکان هێندە زۆر بوون هۆشیاری و ڕێنمایی تاک خۆی چەندە ینی منێک کاتێکە ئەو هەموو هێرشوو یان بوونە ڕیکلامەی پەیجە ئەلکترۆنیەکان و بازار ئۆنلاینەکان دەبینم ئەو هۆشیاریە کامەیە کە پێویستە هەم بێ بەرامبەر بە کاڵاکانیان بەڵێ هێماکو باسمان کە یەک لەو شتانێک کە کارەسات دروست دەکا خودی ڕۆشنبیری تاکە لە هەموو بوارەکە بواری تەندروستی واری کۆمەڵاتی و واری زانستی یەک لە بوارە واری تەکنەلۆژی و هەروە واری بازرگانی تەکنەلۆژی کە پێویستە کەسەکە خودی کەسێکی ڕۆشنبیری تەنها هەڵ نەخەڵەتێ بە ڕێکلامێک ئەم ڕێکلامانە خلاصی ڕێکلامێکە لەوانەیە سەرنجڕا کێشەر بێت ڕاستەخۆ کەسەکە بەخۆشتە بەخۆش تامەزرۆی ئەوەیە کە لەوانەیە دەردێکی هەبی یان پێویستیەکی ئەو پێویستی لە هەر شوێنەکانی تر نەیدۆیستۆ ڕاستەخۆ وەکو ئەوەیەک بەم ئۆنلاینەوە دەبێ و دەچی دەکڕی زۆری بەڕاستی وەکو ئەمە متابعەمان کردی ئەو کەسانی کە ئێستا کە لە هەرێمی کوردستان بە تەریقی ئۆنلاین دێکن زۆری ئافرەتن
کە زیاتریش تەماشا بکەیە ئەو بابەتانەی کە بە طریقی ئۆنلاین بە ڕێگەی ئۆنلاین کە عرض دەکەن زیاتر بابەتی ئافرەتانەنە یعنی جلکەکان هەروە شامپۆیە هەروە بۆنانە هەروەها هەندێک بواری پیاویشتێ بەڵام زیاتر تەرکیزیان لەسەر ئافرەت کردووە ئەوش لەبەر ئەوی دەگرێتەوە زۆربەی زۆری ئافرەتەکان لەبەر ئەوەی کاتێکی کەمتریان هەیە لە بۆ چوونە دەرەوە کە کاتێکی کەمتریان هەیە بۆ چوونە دەرەوە بۆیە زیاتر ئەو چینیان کردە مەبەست بۆیە دەبی بە شێوەیەکی گشتی کە تاک کە ڕۆشنبیر بی لە بازرگانیکردن ئایا شتەی دەیکڕی ڕاستە ئایا ئەو شوێنەی یعنی فکر بکاتەوە خودی شتەکە چییە شتەکە پێویستی پێیان پێویست نییە ئایا ئەو مواصفاتی تێدایە کە دەیویاننا لە پاش ئەو کەسەی کەشتی لێ دەکرێت بەڕاستی ئێمە ئەگەر بێت و باسی کڕین و فرۆشتن بکەی بریتە لە کە بینی کڕیار و فرۆشیار من ڕاستم کڕیارم ئایا فرۆشیارەکە چییە زۆر ئەتوچکێستا کە خۆت کڕیاری بەڵام فرۆشیارەکە دیار نییە تۆ مامەڵی لەگەر کەسی شتێکی ئەلکترۆنی دەکەی کە خودی کەسەکە لێ دیار نییە ئایا کەسەکە شەیە بۆیە دەبی ئەو کەسە تعریف کرابێ مە بەسم تعریف کرابێ ناسراوی ئێستا تۆ ئەگەر بێت و من لە پێشەکەی ئەمازۆن شتێک بکەم زۆر ئاساییە شێشەی تێدا نییە زۆر باشە دکتۆر گیان ئەمازۆن ناسراوە هەروە بەڵێ یەکێ لە سیمە دیارەکانی شۆڕشی پیشەسازی و سەرمایەداری ئەوە بوو بە کەمترین دەستی کار زۆرترین بەرهەم ببەخشێ ئەمەش بۆ هۆی ناڕزایەتی بەشێکی زۆر لە کرێکارانی وڵاتانی جیهان لەوەی کە جاران لەوەچێت لە ڕنینەوەی پەڵەگەنمێکە دەیان جوتیار بەشدارە بوون بەڵام ئێستا لەوەچێت سایەقێک دەڕاستێک ئەم هەلیکارەی لە دەستداوە ئەم بازاڕی ئۆنلاینە ئەم پەیجە ئەلکترۆنیانە بۆتە هۆی زیادبوونی هەلی کار لەوەی کە کۆمەڵی خاوەن تەکسی شۆفێری تەکسی کاڵاکان بگەێنن یا لەوەی گەر کابرات دوکانێکی جلوبەرگی هەبوایە دوکانێکی بۆ منە خواردەمەنی هەبووە یان بۆ منە ئەو شتە وەرزشیانەی کە یان فرۆشێ لەوەچە دووسێ شاگردی بۆ دوکانەکەی بگرتایە و وەکرەیەکیشی بدایە بە خاوەن دوکانەکە کامە تا ڕادەیەک بازرگانی و ئابووری وڵاتی ئەبوژاندەوە ئەمە هەلی کارەیان بۆ منە کەمکردنەوەی هەلی کارە بەڵێ ئەگەر بێت و لاهۆ دوو ڕوانگە تەمەشا بکەین لە ڕوانگەیەک ئەگەر بێت و باسی خودی شەریکات بکەین چونکە بەڕاستی مامەڵەی بازرگانی کە خودی بازرگان دەیکا کەسێک کە شەریکەیەکی گەورەی هەیە کە بازرگانی بە شێوەیەکی ئەلکترۆنی دەکە یان بە ئەلکتۆریکردنی بازرگانی چکۆمە دووشمان هەیە بە ئەلکترۆنیکردنی بازرگان شەریکاتەکان دەبتە هۆی چێ دەبتە هۆی ئەوەی بەڕاستی کە هەڵی کار کەمتر بێ ینی توێست من شەریکەیەکم هەیە ئەو شەریکەیە تەکنۆلۆژیە کاریگەری هەیە نەک بازرگانی خودی بازرگانی بە ئەلکترۆنیا چونکە بازرگانی ئەلکترۆنی کە شتێکە و هەروەها بەکارهێنانی ئەلکترۆنیش لە بازرگانیکردن ئەوە شتێشترە ئەگەر بێت و ئەلکترۆنیکلۆنۆژیە بە شێوەیەکی گشتی کە دەورێشی گەورەی هەبووە لە کەمکردنەوەی کرێکار لە کەمکردنەوەی بابرێن فەرمانبەر لە دەستگایەکان زۆر زاربێ شەریکەیە کە گەر بێت و پێویستی بە چەند ژمێریە چە محاسیبێکە بی ئێستا کە لەوان یەک کەس هەبی محاسیب بێ شەریکەیەکی گەورە بەڕێوە بە کەواتە هەڵەی کاری کەم کردەوە خودی تەکنۆلۆژی هەڵی کاری کەم کردەوە وەکو ئەوەی شۆڕشی سناعی کە بۆ هۆی کەمکردنەوەی کرێکار بە هەمان شێوەش کە شۆڕشی تەکنۆلۆژیا بوویتە هۆی ئەوەی تیا کە خودی فەرمانبەرەکان کەم کاتۆ کە ئەوانەی کە لە بواری داتا و لە بواری داخلکردن ئەوشتانە ئیش دەکەن و هەلە بواری دەرهێنان و حساباتی بیرکاریش بە هەمان شێوە بەڵام ئەگەر بێت و لە ڕووی بازرگانی تیجاری ئەگەر بێت و بازرگان تەکنۆلۆژی ئەگەر بێت و لەو ڕوانگەی تەماشا بکەین وەکو بەکارهێنانی بۆ بازرگانی کردی هەر تایبەت نییە کە شەریکە بازرگانی دەکات لەوانی کەسێکی ئاسایی لە ماڵی خۆی دانیش بێ کە چەندەها کتێبەکان دەکڕی کە شتەکان دەکرێت پاشەوە لە ماڵی خۆیە بە ئەنتەرنێت شتەکانی خۆی عرض دەکا و لە پاشەوەی دەفرۆش لە هەمان کاتیشدا هەڵی کارێکی دروست کردیە خودی تەکنۆلۆژیا وەکو بازرگانیکردنی تیج ئەلکترۆنی کە بازرگانی ئەلکترۆنی دەبتە هۆی دروستبوونی هەڵی کار لە بۆ ئەو کەسانی کە کاریانە بۆیە دەبی فەرقی بینی دووش بکەین بازرگانیکردنی ئەلکترۆنی بوویتە دروستکردنی بوویتە هۆی دروستبوونی چ هەڵی کار بەڵام خودی تەکنۆلۆژیا بوویتە هۆی کە هەڵی کار کەم بێتەوە کە فەرمانبەری کەمتریان بێ خودی شەریکان و کۆمپانیەکان بەڵێ زۆر بەڕێز دکتۆر محەممەد خالید مامۆستای زانکۆ سپاس کا ڕاستەخۆ لە ئەستۆدیەکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵمان بووی سپاس بۆ تەواوی زانیاریەکانت زۆر سپاس ئەزیزان پاش ناوبڕێک دەگەڕێنە وڵاتان و بەردەوام دەبین لەگەڵتان تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت کارگەی ئاسمان بۆ بەرهەمهێنانی نایلۆن و سفرەی سەفەری لە کوردستان
سفرەی ئاسمان لە خەمی تەندروستی هەمواندایە. سفرەی ئاسمان دوورە لە بەکارهێنانی هەموو ماوەدێکی زیان بەخش وەک ڕیسایکلین. بەکارهێنان لە ئێوە دڵنیایی لە ئێمە لە باشترین و خاوێنترین بەرهەمە خۆماڵیەکانە. سفرەی ئاسمان ڕازگۆیی لە پێوانەدا، خاوێنی لە پێکهاتەدا. سفرەی ئاسمان. بۆ دەستخستنی سفرەی ئاسمان پەیوەندی بەم ژمارەیەوە بکەن: 0771 840 2000. چاڤیلان ئەگەر کەسێکیت لە ژیاندا حەزت لە مجازەفە و بینینی دیمەنی سەرنجڕاکێشە و هەروەها حەز بە بینینی کەسایەتیەکانەکەیت، و باشترە سەردانی ماڵی ترسناک و مۆزەخانەی مۆم بکەیت لە چاڤیلاند. چاڤیلاند گەورەترین پرۆژەی گەشتیاری لە هەموو عێراق. سەنایس هەمیشە بە تامێکی تازەی میوەکان لە هەناوی سروشتەوە پێشکەش بە ئازیزانتی بکە. شەربەتی سەنایس تامێک لە سروشتەوە. شەربەتی سەنایس تامێک لە سروشتەوە. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت، یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی؟ سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنیت؟ بێگومان نەخێر. فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز. فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. بازار جمەی دێت لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بەتام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێدوودڵی بژاردەی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆری برنجم تاقی کردوێتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوە دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لێبێت. تەوەری دووەمی بەرنامەکەمان وەک ئاماژەمان پێکرد دەنگ خۆشی و بەهرەی گەنجێکی کووردە کە بەرنامەکەمان بە بەشێ لە دەنگە خۆشەکەی خۆی بۆ دەڕازێنێتەوە بەر لەوەی بچینە لای میوانەکەم. ئاشناتانەکەین بە زانیاریەک پیاوێک کە مووەکانی سەری سپی بوون. پێش چەند هەفتەیەک دەستگا هەواڵیەکان هەواڵی ئەوەیان بڵاو کردەوە کەوا زانایان توانیان هۆکاری سپیبوونی مووەکانی سەری مرۆڤ بدۆزنەوە. ئێستا زانستی پزیشکی دەری خستووە کەوا هۆکاری سپیبوونی مووەکانی مرۆڤ لە بەرهەمانی ئەم بۆیاغەیە کە لە ناو پێستی مرۆڤ خۆیەوە دروست دەبێت و ناویان ناوە مادەی میلانین. ئەوان دەریان خستووە لەگەڵ پیربوون بە هێواشی ئەم مادەیە کەم دەکات، تاوای لێدێت مووەکان ڕەنگیان دەگۆڕێت و بەرەو سپیبوون دەڕۆن. ئەوان بۆ ئەم مەبەستە نوێترین ئامێری لێکۆڵینەوەیان بەکارهێنا تاوەکو ئەم ئەنجامەی خوارەوەیان بۆ دەرکەوت. مادەی هایدرۆجین بیرۆکسید لەگەڵ گەورەبوونی تەمەن زیاد دەکات. ئەو کاتیش لەژ ناتوانێت وەک خۆی کار بکات. ئەو کاتیش هایدرۆجین بیرۆکسید دەبێتە بەشێ لە مادەی تیرۆسیناز. ئەم مادەیەش واتە تیرۆسیناز ناتوانێت ئەم بۆیاغە واتە میلانین بەرهەم بهێنێت کەواتە هۆکاری سپیبوونەکە بریتیە لەم مادەیە واتە تیرۆسیناز. ئەم مادانەی باسکران بەوە ناسراون کەوا لەگەڵ ئاگر تێبەربوون زانایان بە یەک ماناو یەک کردار ناویان هێناوە، چونکە ئەم مادانە هەڵدەستن بە کردارێک کە وەک سووتاندنی یەکتر وایە بۆیەش بۆیاغەکە نامێنێ. ئیعجازی قورآنی پیرۆز لەبارەی ئەم سپیبوونی مووی سەری مرۆڤەوە لێرەدا دەردەکەوێت. سیر بکەن کاتێ خوای گەورە باسی سپیبوونی مووەکان دەکات چۆن و بە چ دەربڕینێک دەری بڕیوە.
ذكر رحمة ربك عبده زكريا إذ نادى ربه نداء خفيا قال رب إني وهن العظم مني واشتعل الرأس شيبا ولم أكن بدعائك رب شقيا. واتە ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەم باسی ڕەحمەتی پەروەردگارتە دەربارەی بەندەکەی خۆی زەکەریا پێغەمبەر کاتێ لە پەرستگاکەی خۆیدا هانا و هاوار و سکاڵای برد بۆ پەروەردگاری بە پەنهانی و نهێنی وتی پەروەردگارە بەڕاستی من ئێسکەکانم لاواز بوون و قژی سرم هەر هەمووی گڕی سپی بوون و پیربوونی تێکەوتووە بەڵام من هەرگیز لە دوعا و پاڕانەوەم لە ذاتی تۆ ناومێد نەبووم و دەستت نەناوە بەڕوومەوە. سیر بکەن خوێنە خۆشەویستان ئەم مادانەی باسکران بەوە ناسراوەکەوە لەگەڵ گڕگرتن و ئاگرتێبەربوون زانایان بە یەک مانا و یەک کردار ناویان هێناوە. قورئانی پیرۆزیش لە کاتی باسی سپیبوونی موەکان بە وشەی اشتعل الرأس دەری دەبڕێ. ئایا ئەمە معجیزەی قورئان نییە؟ ئایا پێغەمبەری پێشەوا صلی الله عليه وسلم ئامێری پێشکەوتی وەکو ئەوان لە بەردەستی بوو بۆ لێکۆڵینەوە لەم بارەوە؟ پاک و بێگەردی بۆ خوای گەورە. بەڵێ خۆشەویستان بەڕێز کاک هۆشمەنجاف هونەرمەندی دەمخۆش و گەنجی بارەدار میوانی هۆشمەند محەممەد میوانی تەوەری دووەمی بەرنامەکەمانە. کاک هۆشمەند زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوونت. حەزەکەین بەر لەوەی هەر هیچ باس و خواسێ بکەین بەرهەمێکی خۆتمان پێشکەش بکەیت و وەکۆڵە بیکەیتە نۆبەرەی تەوەری دووەمی بەرنامەکەمان. باشە بەسەر چاو بەڵامی من لە پرۆگرامی بەرنامەکەی ئەوەمان دانابوو لەگەڵ کاکە میرات پێشتر بە پارچەی مۆسیقا دەست پێ بکەین. زۆر باشە. دواتریش دەستکەین بە بەرنامەکە. زۆرمان پێ خۆشە. کاکە میر فەرموو. کاک هۆشمەند چیت لەو پارچە مۆسیقەیە خوێندەوە یان بۆ منە چه هەستێکی لای تۆ دروست کرد؟ وەڵێ لە ڕاستیە ئەوەی لە بواری مۆزیک و گۆرانیە ئیشکات ینی کاتێک گوێ لە مۆسیقا بێ هەست بە ڕۆحێتێکی ئارامەکات ینی تەبان کاکە میریژە لە مناڵیەوە من و کاکە میری ینی من گوێم لە مۆسیقای ئەو سیرکردنی لە سوپەنجێ ئەوە بەڕاستی من خۆم چێژێکی تایبەت لەوە بینم. زۆر باشە کاک هۆشمەند لە کەیەوە دەستە بەکاری هونەری کردەوە ئایا هونەر چ چێژێکی بە تۆ بەخشیوە؟ بەڵێ هونەر هەر حەزێکی مناڵیمە من لە مناڵیەوە حەزم لێ کردووە ینی هونەرمەند بم گۆرانی بێژ بم بێزەبت نازانم مێژۆکەی گەڕێتەوە بچەند بەس پێم وایە لە ساڵی 2007 و 6 و ناوایە بوو یەکەم جار من کە گۆرانی وتووە. یەکەم جار کە گۆرانی وت چۆن بوو؟ ئایا تەنها بۆ خۆت گۆرانی وتوە یان لەگەڵ گروپە یان لەسەر ستەیج بۆ مەراسیمێک بۆ شتێک گۆرانی وت بێت؟ یەکەم جار من خۆم لە ماڵەوە زۆر جار گۆرانی مەوت بەڵام ڕووم ناهات شەرممە کردایم بەڵام لە فستیڤاڵێکی مەکتەبەکان ئەو ساڵە یەکەم جار کە گۆرانی وت هەڵبژێران بەوەی کە گۆرانی بڵێم ینی بەشدار بم و گۆرانی بێش ئیتر سەرەتا زۆر محاوەڵیان لەگەڵ کردم بەڵام ڕووم نەهات ڕاستەکەی تر هەرسۆن بێ خەناعەتیان پێکردم و گۆرانێکم وت یەکەم جارگە گۆرانێکی ئەش دەروەهویشم وت لە فستیڤاڵەکەی تر لێەوە دەستم پێکرد. زۆر باشە کاکە میر زۆر بەخێر بی. زۆر سپاس بۆ ئامادەبوونت. سپاس بۆ ئێوەش. ئەو ماوەی کە لەگەڵ کاک هۆشمەندە وەکۆڵە کاری مۆسیقیت بۆ کردووە چ وەکۆڵە شایەتیەکی بووە دەیایە بە هونەرمەندی ئەزانی یان بۆ من چۆن چۆنی کارەکانی بۆکەی؟ بەدەرلەوە دەستخۆشی بۆ ئێوە دەستخۆشی بە تۆرەکەتان. کاک هۆشمەند وابزانم لە تەمەنی مێرمنداڵیەوە یەکە ناسین تەقریبەن 2006-5 لەو ماوەیەدا بوو نازان بەڵام کاک هۆشمەند هونەرمەندێکی دەنگخۆشی جوانی خاوەن سەبک و ستایلی خۆیەتی جایتە کاک هۆشمەند لە مناڵیەوە کە ئەیناسم ئیشی جوانی وتووە هەمیشە سەر ستەیجی
زۆرترین ئیش و کارمان هەر بەیەکەوە لەسەر لە پێشنیارت بۆ کردو لەوەی کە لە ئاوازێکە یان بوونە لە شتێکە بەشداری پرۆگرامێکی کردبوو جا لەگەڵ خوشکی کاگۆشمان خاتووەڤان سڵاوم هەیەوەی لە ڕادوەیەک بوو کە لەوێ کارمەند بوو بێژەر بوو وتی برایەک مێ دەنجی خۆشە و ئەوە بەشداری پرۆگرامێکی تەلەڤیزیۆنی ئاسمانی کردووە ئێوەتم باشەقەی چیەکە بابی ناسم و دەستمان کرد بە تەمرینکردن و پرۆژەدانا ئێتر زانیم خاوەن دەنجێکی وا جوان و ئینە بەسوەزە هاوکاریم کردووتم دەقەی چیەکە ئێمەش برایەنە بەیەکەوە بین ئیشی جوانمان یادگاری زۆر زۆر جوانیشمانێ بەیەکەوە ئەوە نییە بڵێ ئێزافێکی قسەکانی ئەو کاتێکە ناوی ئەمیرانە بردیانی ئەمیر کوڕێکی وا بتوانایوانە چاڕێمە هەر کەسێکی ینی شاخێ بێگەورە بێ و تەمەنێکی هەبێ یەکەم جار یەکترمان بینی وتی من ئەمیر موانە تەسەورم نەکرد چونکە مناڵێک ئەوەنە بەتوانابێ و خەڵکەوەنە باسیگا زۆر سەیر بوو بەلامەوە بەڵام کە توانایم بینی زۆر زۆر تایبەت بوو بەلام بەڕاستی زیاتر لە جارانیش ئێستا ڕاست لەوە بین لێ ڕازیت لە کارەکەمیان ئەگەر ڕۆژە نەبی بە هونەرمەندێکی گیانی بۆ پشت لەو بکەین نانادێ خەم بۆ وەڵام من ئەوەی ئەگەر لە داهاتوار ئیشێ بکەم تەبعاً کاگەمیر ئێو ئیشانە بووەکە زۆر باشە بە وەکۆڵێ بە ئاوێتەی هەردووکتان بە دەست و پەنجەی کاگەمیر و دەنگە خۆشکەی جەنابەت گوێبیستی یەکەم بەرهەمتان بین بەسەرچە چاوت گەشت بێ تو پاییز گل زاکان بدوره گل توران بدوره گل توران مشورة سالا برسوري قلالا قشتوري مش مكادي وانا بطوليتو بيك جاري لجيبه دپاییز بس یازاره خدایا کن بهاره دپاییز بس یازاره خدایا کن بهاره
بلبل صفای ناب و گلشن لدوری عارضی سنبل اتو پاییز لشکن بجور بلبل تو را بجور بلبل تو را دەنگ دەمت خۆش بێ ماشەڵڵا دەنگ زۆر خۆر ئاواز وەنراوی کێ بوو کاک گۆشتمان وڵای لە ڕاستیان نازانم وەنراوی بەڵام ئاوازەکە مامۆستا مەزەری خاڵقی نەبوو مامۆستا مەزەری خاڵقی ئەم گۆرانی وتووە ڕێز و خۆشەویستیمانەی بە کاگەمیر لە کاتی ئەو مۆسیقاکەیە جوڵەی جەستە چێژێک لە ڕوخسار تا دیارە بە جۆرە لە جۆرەکان جوڵەیەکی سیر بە جەستە دەکەی ئەوە بۆ چییە گەڕێتەوە بۆ کۆڵێ پێویستەکەیان خۆت چێژ لە دەنگەکەی کاگۆشمە دەبینی ڕاستیەکەی مۆسیقا هیچ دەنگی کاگۆشمن زۆر زۆر خۆشەوە قسەم لەسەرەوە نییە زۆر چێژی لێبینم بەڵام مۆسیقا ئیحساسە زۆر جار هاوڕێیان و برادرانیان ئەو ڤیوەرانی کە لە تۆڕە مەڵایەتەکانی شەکان مەبین ئەڵێ پێویست بەو هەموو جوڵەیە ناکە ئێتمیش دوای سێری ڤیدیۆکەکەم زۆر جوڵاوم خۆم وازانم وەستاوم ڕاستیەکەی بەڵام دوای سێری ڤیدیۆکەکەم دوایش تەماشایان پرۆگرامەکەمەوە بزانم چەند جوڵەم کردووە ڕاستیەکەیش بوو بەڵام یانی شتێکی زۆر پێ ئاسایی یانی جوان بوو زۆر هەستم کەوتم تەنها ئەوەیە خۆم نازانم یعنی کە ئەو کاتە جوڵەمێتر لەناو مۆسیقای جوانی مۆسیقایەک لە ئیحساسەکایە ڕاستی ئیحساسدایە ئێتر نازانم شێوازێکت لێت لە حاڵەتی خۆت دەرەچی چونکە شتێکی تر نییە کە مەشغوڵی بیت تەنها ئەوەیە دەمەلای بەڕێز بە چ دەنگێک کاریگەری لە هونەرمەندە کوردەکان وەڵا بێگومان مامۆستا مەزەری خاڵقی لەبەرەوە سەرەتای بەرنامەکەمان بەو دەست پێ کرد لە من جانی جۆ لە هەموو هونەرمەندێکم ئەوە نیە مەسەلەن بەتایبەت بەڵێم کەسێک دیاریکراوە هەر جۆ لەوەگرم تەنها گۆرانی ئەو توێتەوەیان نانا لە زۆر شوێنە گۆرانی لە هونەرمەندە کۆنەکانە ئەوان تەنهایی مەزەری خاڵقی دوتوێتەوە هەستەکەی کە زیاتر دەنگ لەگەڵ ئەوە ئەگونجێت نا من بێزەبت نازانم تەقلید کەم بڕۆژ ناکەم سەوتیم بچێتەوە سەر هیچ کەسێک ینی هەر کاتێک گۆرانێک هەڵێم بەڵام ئەم گۆرانیت زۆر خۆشوتەوە بەڕاستی دەنگ خۆش بێت بەڵام ینی هەوڵەدەم مەسەلەن گۆرانی هەر هونەرمەندێک بڵێمەوە هەوڵەدەم ئەگەر هیچ نەبێ وەکو خۆشینا تقریبا نزیک بمەوە لێ هیچ گۆرانیەک هەیە کە ئاواز و هۆنراوەکەی هەڵبژاردەوە کۆڵی هەڵبژێراوی خۆت بێ هۆنراوەیەکت بینی بێ و ئاواز بۆ دانابێ من خۆم نا لە ڕاستی ئەوی شەم نەکردووە لەو ئاستایانی مەسەلەن بتوانم ئاوازدانێم بوو هۆنراوە هەڵبژێرمەوە زۆرشتانە بەڵام لەگەڵ گروپی ئاهورا لە سنتەری مناڵپارێزی هەڵەبجە گروپێکمان هەیە کاگەمریشی کە بوو لە ئەندامەکانی و گروپە چەند گۆرانێکمان هەیە تایبەتە بە بۆنەکانی هەڵەبجە یانی وەکو کارەساتی هەڵەبجە وازام تاوەکو ئێستا سێ گۆرانی تایبەتە بە خۆم وتومە لاوازی مامۆستا جانگی جەلالە و تەنها تۆ تەنها ئەتوانی گۆرانی بڵێ ینی ناتوانانی هیچ شاعر بنووسی تێکس بنووسی ئاوازدانی ئەزانی سوانە نەمکردەوە بە ئیشی خۆم چونکە ڕاستە هەندێک کەس توانایەوە هەیە بۆن شعر ئەی چۆن بوو کە بڕیارێتدا ببیت بە گۆرانی بێژ گۆرانی بڵیتەوە ئاسانە چونکە ئەگەر بتێ بۆ گۆرانی بێژ ئاسانە ینی خەڵک هەیە بۆ منە من مەرجی سەرەکی گۆرانی بێژ دەنگەکەیە بەڵێ تەواو وەڵامی ئێستا دەنگم خۆش بێ ئێستا بەێم بە گۆرانی بێژ بێش شەیدام قابلم بکەم بەڵێ بەڵێ ئەگەر من بمەوێ بەرهەمێک تۆمارکەم ناتوە ناکرێ بڵێم ئیلا هەموو شتەکان خۆم طبعا من ناتوانم داڕشتنی مۆسیقای بۆ بکەم مۆسیقای بۆ دانێم وانە ئێمە لای کەسێکی شارەزای و کاگەمیر پێڵێ مەڵێ من ئەمەوێ گۆرانی بکەم بەم ستایلە حەزم لە ستایلی ئەو ستایلەیە بۆ نمونە ئەویش هەم لە ستایل لەو ستایلی کە من داواکاریم هەیە ئاوازێک دانێ بەڵام تێکستێک لە شوێنێک پیاکە ئایا خۆی نووسیان پیاکات دەمجێکا لەگەڵەوەی کە منەمەوێت زۆر باش ئەو گۆرانیانی کە لە گروپەکەتان ناوتوتەوە ئاماژەت پێ کرد چەند گۆرانیتان و تو ئەتوانی گۆرانیەکمان پێشکەش بکەیت ئەوانی کە تایبەتن بە هەڵەبجە ئیتر هەر گۆرانێکە بێت کە لە گروپەکەیان ناوترا دوو گۆرانیان هەر هەورامیە من هەر بە زۆر بە زەحمەت لەوەی ئەومان بۆ زۆر بە زەحمەت لەبەرم کردو یعنی ئێستا بڕواکە لەوانێ بڵێم لەبیر و نەمابی مەرسی هەورامی بێت گۆرانێکی کە بێت چکە ئاماژەت بە چەند گۆرانیەکی هەکەوتە وتومانە لە گروپەکەمانە بەڵێ گۆرانیمان زۆر و تۆ بۆ منە ئەگەر کۆپلێکی کەمیش بێت زۆر بە کورتی بێ بێڵیت ئاساییە
باشە بەسەر چاو گۆرانیەکە لێم شەیدا حەزی لە هەورامیەکەیە بۆ یادی هەورامەکەی پێ ناوترێ کێشەمان ناوێت بۆ یادی شێمەبارانی هەڵەبجە وتومانە ئەوە ئاوازی مامۆستا ڕێناز عەلیە بەس پێم وایە بەخوا لە باش لەبەرم نێت بعد یان نێڵێم یا ئەوەیە کەس گلەی لێ نەگەڕێت. باشە ئەو گۆرانیە میدیا حسێن ئەوەی کە سیروان دەخیلت نەبووتوە ینی جارجار خۆت لە ماڵەوە بابەز لە ئیس پرۆگرامەکانە ئەگەر داوات لێ بکەین تامان یەکێکە لەو گۆرانیانەی کە بەڕاستی توانیوێتی دیمەنی پرتراژیدیای هەڵەبجە وێنا بکات و زۆر زۆر توانیوێتی ئەو شوێنانەی کە لە کیمیابارانی هەڵەبجە هەل لە سەوزەگیایەکەوە تا بەونە چەمی زەڵم و سیروان و هەڵەبجە هەمووی وەکۆڵێ وێنا بکە و لەو هۆنراوە جوانە وەکۆڵ ڕێیان بکاتەوە. ئەگە پاشترین بوو وەکۆڵێ بیخە مێشتەوە لەوە چێ داوات لێ بکەین با کاگەمیریش مۆسیقایەکی خەمگینی بۆین بکە. بەدەر لە زمانی کوردی بە زمانەکانی تر بەتایبەت فارسی و عەرەبی کە کۆمەڵگەی ئێمە ڕادەیە هیچ گۆرانیەکە دووتوێتەوە؟ بەڵێ ئیکێ لە گۆرانەکانی ئەم پرۆگرامە گۆرانێکی فارسی هومایونی شەجەریانە دامانناوە لە کۆتایی بچینە لای لە کۆتاوە بە پێشمان کۆتایی دامانناوە ئەچینە لای کاگ هۆشمەند بەدەر لە بەرهەمەکانی خۆت ئەتوانی کۆپلەیەک لە گۆرانی هەر هونەرمەندێک بێت خۆت پێت خۆت بێ پێشکەشمانی بکەی ئەگەر کۆپلەیەکیش بێت هەر باشە زۆر باشە شتێکی بەخامی ئەڵێم تۆر لالا کن دختر زیبای شبنم لالا کن روی زانوی شقایق بخواب تا رنج به مهری نبینی تو بیداری که تلخ حقایق تو مثل التماس من میمونی که یک شب روی شونه ها شکیدم سرم گرم نوازش های اون بود که خوابم برد و کوچش را ندیدم حالا من ماندم و یک کنج خبر که از سقف غریبی شکه کرده تلاطم های امواج جدایی زده کاشونم و تکه کرده دلم میخواست پس از آن خواب شیرین دیگه چشمم به دنیا وانمی شد میون قلب متروکم نشونی دیگه از خاطر پیدا نمیشد صدام غمگین از پس گریه کردن ازم هیچ اسم و هیچ آوازه نیست نمیپرسه کسی هی در چه حالی خبر از آشنای تازه نیست. خۆش بێ لەگەڵ گۆرانی فارسیە پەیوەندی و چۆنە؟ زۆر باشە من سەرەتا زۆر جۆم لە شەجەریانەگرت ینی پێشەوەی هەر هیچ گۆرانێک لە شوێنێک بڵێم گوێم لە شەجەریانەگرت هەتاو کێسەشە گوێ لێ زمانی فارسی شارەزایت هەیە وەڵا بڵێم بە تەواتی نا بەڵام کێشەم ینی پەکم ناکەوێت توانم بەکاری بێنم توانی خێرە تەماتێکی پێ بکڕین بەڵێ کێ هەندەر و بۆ زۆر هاوکارت بووە پاڵپشتت بووە؟ وەڵاهی ئەتوانم بڵێم هەموو کەسێک هەندەرە بوو ینی هەر کەسی گۆرانی موتوبێ گوێ لێ بوو بێ هاوکاری کردوم بەجددی ماڵەوان بە تایبەتی و برادەرەکانم ئەو برادرانێک کە ئیشی مۆسیقایان کردو و هەر لە سەرەتاوە ناسی و منەوانە پشتگیریکی باشیان کردو ئەم یەکێکار لەوانە پێم خۆشە ئەو بەرهەمەی میدیا حسێنمان بۆ بڵێنەوە لەگەڵ کاگەمیرە جا ئێستا لەم کتوپڕیا شێعرەکە و بێتەوە بیرەوە زۆر یەوێت کەواتە بەرهەمێکی خۆتمان پێشکەشکەوەی کە خۆت ئامادەت کرد بوو و قەرار بوو ینی ئەوەی کە ئێستا ئەگەیمە داوای بەرهەمێکی ترمان پێدایە کامت پێشکەشەکردین بەڵکو دوایش هۆنراوەکەت بیرکەوێتەوە زۆر باشە ئێستا مەقامێکی حەمەد جەزامان ئامادە کردووە بۆ وڵاتی هەڵێت ئێمەش لێرە پێشکەشەکەین
بەخەمی تۆ من جوانمەی وڵات بەخەمی تۆ من جوانمەی وڵات ئەوە چاورە نووسمە تەنها شاخ و شەید و نان و تەنها شاخ و شەهید و نان و هەر ڕەشن و خاکی منت بیرە منت بیرە بۆنی باڵندە و باڕوت و خوێنم پێوە بوو خاکی منت بیرە بۆنی باڵندە و باڕوت و خوێنم پێوە بوو نەخەمی تۆ دڵیار و دایک و ئاگری گوندم گرتبوو نەخەمی تۆ دڵیار و دایک و ئاگری گوندم گرتبوو ئەو کوڕە بووم گولەی بێژام وەی ڕەقیبم بۆتی مناڵە ژارەکەی خود بووم شیرمە نۆشی و پێم بۆ گرتی ئەمێستا کای خاکی شیرین ئەمێستا کای خاکی شیرین ڕووگرژمەکە وەک نەمامێ بۆت ڕواوم شەهیدم و پێشمەرگەم و شەهیدم و پێشمەرگەم و لە پێشەوە ڕاوەستاومە خۆش بێ هەر سەرکەوتوو بۆچی زۆربەی زۆری بەرهەمەکان ئەوانەی کە ئێمە گوێویستمان بوون وەکوڵێ خەمێکی قوڵیان لە پشتەوە بوو یان بۆنە حەزینانە بوون لە کاتێکا توێژینەوەیەکی بەریتانی دەڵێ ئەو کەسانی کە بەردەوام گوێ لە
فلیم و گۆرانی یان بۆنە سەیری فلیم و گۆرانی حەزی نەکەن ئەوانە خەڵکانی گۆڕخۆڕاگر و باش و سەرکەوتون لە کۆمەلگا واتەمە ئیجابیاتێکە بۆیە پێشەکەشە حاضر بەزان بۆچی هەمویان خەم و حەسرەتێکی زۆر لە پشتیانەوە بوو. لە ڕاستیا مەسەلەکە خەم نییە هەڵبژاردنەکانمان زیاتر ئەوەیە کە ئێمە پرۆڤێکی زۆر کەممان کرد ینی دوێنێک 2 ساعتێک و پەڕی پرۆڤمان کرد ئەویش بکەمتریش توانیمان مەسەلە نەمانەمان بۆ ئامادەکرێت بەسمێ لە دەرەوەی بەرنامەکار بەرهەمی ترت هەیە کە بەدەبێت لەم خەم و حەسرەتە بەڵێ بەڵێ بە دڵنیایەوە کە هۆشمەند توانات هەیە کە هەموو گۆرانیەک دووبارە بکەیتەوە یان هەندێک گۆرانی هەیە و ناتوانیت ئەو توانایەتیان نییە. من لە ڕاستەیە کێشم تەبقەی سەوت و تۆن و زۆرەشتانە نییە ینی زۆر کەم ئەتوانم ینی خۆم بەم لە هەموو گۆرانێک بەڵام هەنێک گۆرانی توانم نزیکمەوە لێ هەنێک توانم بڵێم تقریبا وەکو خۆی ئەتوانم دەریکەم هەنێکیش هەیە ئەتوانم بیڵێم بەڵام بە ستایلی خۆم ناتوان بگەم ئاستی و کەسێک کەوتوتی بەبێ مۆسیقا پێمان خۆشە گوێبیستی چەند کۆپلەی کوردی بەڵام ئەگەر هەبێت لە هونەرمەندە کۆنەکانی کووردا ئەوانەی کە کۆچی دواییان کردووە هی کەست وتوەتەوە کە ئێستا بەبێ مۆسیقا کورتەیەکیمان پێشکەش بکەی بەڵێ سەید عەلی بێ ماملێ بێ عەلی مەردان بێ بەڵێ باشەوە سەر چاوگۆرانی سەری کوردستانی هەڵێ بە ڕەحمەت بێ ئینشاءڵڵا. ئەم جارە بە کاگەمیژەوە کو ئێمە گوێبیست بێ و بزانین بەبێ مۆسیقا چیمان پێشکەشەکەین. دڵ لە خۆشی دەردیژران جانی ژانانم وەرە دڵ لە خۆشی دەردیژران جانی جانانم وەرە ئەی مەیژین و حەیات و دەرد و دەرمانم وەرە ئای دەرد و دەرمانم وەرە کە بەشێ لە ئەدەبدۆستانی کورد پێیان وایە بەشێ لە دەنگخۆشی داودیش بەر سەید عەلیەزغەری کوردستانی کردووە ڕەحمەتی خوای لێبێ. کاک هۆشمەند ئیتر هەندێک باسی تری بەرهەمەکانی خۆتمان چی ترت هەیە خۆ زیاتر حەزت لە چکە بەرهەمێکیانە ئایا هەیە شعرەکەت خۆتدا نەک خۆت داد نابێ شعری شاعیرێک بێ بەڵام ئاوازەکەی بەرهەمی تایبەتی خۆی بێت ینی خۆت بەرهەمێکی تایبەتیت هەبێت هەتە بەرهەم لە پێشترا باسی ئەومان کرد وتم من سێ بەرهەم هەیە کە وتومانە ینی وەکو گروپ ئەو تایبەتە بە گروپی خۆمان بڵێ لە چەند کەناڵێک ینی بۆ پێشکەشمان کردووە هەوڵە نەیەوە هیچ بەرهەمێکی تازەی خۆت هەبێت یان بە تێکستی کام شاعیرە کوردیەکان سەرسامی توانی حەزیان پێیەکەیت کە هەوڵە یابێت لە داهاتوودا بەرهەمێکیان لێ بەرەم بێنیت کە تایبەت بە من زیاتر هەر لە سایری سونەتی ئایشم کردووە پێشتر طبعا ئەگەر بەم شێوازە بەردەوام بم مەجبور ینی هەر بە ستایلی سونەتی هەڵبژێرم شعر هەڵبژێرم طبعا شعری مەحوی و نالی و مەولەی ئەمانە زیاتر بەکارهێنرێ بۆ ستایلە بەڵام نامەوێت هەر بۆ شێوازەش بەردەوام بم حەزم لە ستایلی تریشەیە حەزەکەم بە ستایلی تریش گۆرانی بڵێم بە ستایلی عەرەبێز گۆرانی گۆشمە لە هیچ بۆ مەراسیمەکە لە هیچ کەناڵێکەوە بانگێشکراوی کە گۆرانی دووت بێت بەڵێ بەڵێ چەند جارێک لە کورسات بانگێشکراوین هەروکو گروپ چالاکیان گروپ ڕۆشتون بە تەنها بانگێش نەکراوە یەکەم جار بە تەنهاش بانگێش کراوە بەڵام لەبەر کۆمەڵێک حاڵەتی خۆم نەمتوانی و بەشدار بووم هەورامیەکەمان پێشکەش ناکەیەوەی کۆپلێکی وڵایت و لەبەرم نازانم ینی بەزدی هۆنراوەکەی عەباسی کەمەندیە پێشەوەی بمرێت ینی ئەو هۆنراوەی داناوە بیکا بە گۆرانی بەڵام لەبەر نیان لە دیوانەکەی بەقورسی بۆ تەوترێت ئێستا لەبەرم نییە لەبەرم ینی پێشتریش ئەگەر ئێوە ئاماژەتان بۆ بکرد ئەمتوانی مەسەلەن یەک جار گوێم بێت زۆر باشە کاک هۆشمەند پێمان خۆشە کۆتا بەرهەمی خۆتمان پێشکەش بکەی بەڵام ئێمە ماڵاوایی لە بینەرانی بەڕێزەکەین و دواتر بە وەکۆڵێ بەرهەمەکەی جەنابتانەکەینە
کۆتایی بەرنامەکە. لێرەوە ڕێز و خۆشەویستیمان بۆ برایانی پشت کامێرە و دەرهێنەر و تەواوی برایانی کۆنتترۆل لە پێشی هەرمویانەوە برایمان دووناسمان کاک سالم هەورامی کە ڕۆڵێکی زۆری گێڕاوە لە کارە هونەریەکانی بەرنامەی پەیامی ڕۆژ، هەروەها دەرهێنەری خۆشەویست و برایانی پشتی کامێرە. لێرەوە لەگەڵ هاوکارم شەیداڵاکەرم بەخواتان ئەسپێرین تا بەیگەشتنەوەکی تر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرین. خواتان لەگەڵ. خواتان لەگەڵ. سر
زۆر جارێمە ئەڵین ئەگەر خوا ئەوەنە پارەم باتێ ئەوە ئەەکەم ئەم دەرسە باسی ئەوەیە کە ئایا ئەتوانین ئەوە بکەین ئەگەر خوا 100 دەفتەرە باتێ ئەتوانی دەفتەری ببەخشی وەکو نیەتەکەی دڵە ئەڵەی بەخشمەوە بەسەر فەقیر و هەژار و بێباوک و مزگەوتی پێدروسەکەم و ڕێگە و بان و هەروەها قوتابخانەیەکیشی پێدروسەکەم ئەتوانی عهد و وادە و پەیماندان بەخوا لە قورس و گرانترین بڕیارەکانی ژیانی مرۆڤە ئەگەر بەڕاستی بێت و بە ئاگاییەوە عهد و وادەی بەو جۆرەی دابێت ماڵی هیچ مسلمانێ بە سەدەقە کەم ناکات ئەگاتان لێبێت بە بەخشین کەم ناکات کە تۆ لێ بەخشی زیادەکە بە حتمی زیادەکە قەت مەترسن لەوەی پارەکانتان ببەخشن چەند کەس پلە و پایە و مەنسەب و شتی دەستکەوت و چوو بەلای دنیای خۆیەوە چەند کەس تیاچوو لەم ڕێگەیە زۆر کەم کەس دەرەچی ئازم زۆر کەم کەس لەبەرەوەیە پێغەمبەری خوا سەڵ سەڵەم فەرمێ داوای دەوڵەمەندی مەکەن هەر کەسێک داوا بکە سوال بکە لە خەڵک یعنی بە فڕوفێڵ پارە لە خەڵک بسێنێ زەکات لە خەڵک بسێنێ بە فڕوفێڵ مستەحەقیش نەبێ خوا هەژاریەکان سەرشۆڕیەکە زەلیلی پێ بەخشێت واز لە غەیری نیەت بێنن داڵدەی هیچ کردارێکی بێنیەتتان مەدەن سفرە بۆ بێنیەتی مەڕازێننەوە برسی بکەن تینووی بکەن هەتا ناچاری نیەتی ڕۆژوو دێنێت دەست لە نیەت بەرمەدەن هەتا بە دەرگای بەهەشت دەکەن بەرنامەی شیرینچە سێشەممە کاتژمێرنەوە بە کاتی هەولێر تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت بەڕاستی خۆشترین ساتە کاتێک برسیت دەبێت و ئارەزووی بەتامترین خواردن دەکەی نۆدڵز ڕیڤا بەتامە خۆشەکەی لەگەڵ تێکەڵەی بەهارەت و سەوزەواتی سروشتی کاتێکی کەمی دەوێ و ئامادەکردنی زۆر ئاسانە ڕۆنی سروشتی و چەندین تامی جیاوازی تێکەڵ کراوە تاوەکو خۆشترین و بەتامترین پێشکەش بکەین نۆدڵز ڕیڤا بەڕاستی بەتامە ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە